بەڵێ سەبارەت بە سکاڵاکی ئەمڕۆی بەرەیگەر لە دەستی سەربەخۆی مافی مرۆڤ بەڕێز سلێمان موحسین بەڕێوەبەری گشتی پەیوەندیەکان و ڕاگەیاندن لە دەستی مافی مرۆڤ لەگەڵمان کاک سلێمان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن وەک دەستەی مافی مرۆڤ چۆن لەم ڕووداوە ڕوان دیدگاتان چیە سەبارەت بەم ڕووداوە ئاڵۆزیەکانی لالەزار؟ بەڵێ هەر لە ڕۆژیەکەم کە ڕۆداوەکەی لالەزار ڕوویدا لە بینی هێزەکانی لاهۆری و شێخ جەنگی و یەکەتی نیشتیمانی کوردستان مابزانم دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ یەکەم شوێن بوو کە پەیامان هەبوو لە ناو پەیامەکەی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ ئەوەی کە تێبینیمان کرد لە ڕووی مافی مرۆڤ ئەوە پیشێلکاریە لە ناو پەیامەکەمان باسمان کرد بە تایبەتی لە شێوازی هێرشکردنەوەی سەر لالەزار بە چەکی قورس و بەو جۆرە تانک و زریپۆش و دڕۆن و بە چەکی قورسەوە هێرشیان کردە سەر ئەمە لە بوو شەڕێکی ناوخۆیی لە بوو شتێکی ئەوها بەڕاستی تاوانە بەکار بێت بابەتی شێوازی چەسپاندنی یاسا و دەستگیرکردن و دەستگیرکردنی تۆمەتبارێک باو نەوعانە بێت ینی ئێستا تا بۆ نمونە ئەگەر گرێمان ئەو بڵێن یاسامان جێبەجێ کردو کێشەکە زۆر گەورەتر بووە لەوەی کە یاسا جێبەجێ بکردن ڕێنمایش ئەوهایە ئەوەی یاسا جێبەجێ بکات ئەبێ لە ڕێگەی پۆلیسەوە خەڵک دەستگیری بکەن نەک هێزی دژە تیرۆر و هێزەکانی کوماندو ئەوانە ئەوەی ئەو ڕوویدا بەڕاستی هەلێکی ڕەش بوو لەسەر دیموکراسی و مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان لە شاری سلێمانی زۆر بەداخەوە کە ئەم بوویەرە وەکو دەستە ئیدانەمان کرد و لە ناو پەیامی دەستە بە تەفاسیلی باسی ئەو شتانەمان کرد کە نەدەبواە بیکەن. باشکە سلێمان چۆن مامەڵە لەگەڵ سکاڵاکی بەرەیگەلەکە؟ بەڵێ ئەمڕۆ پێشوازیمان کرد لە شاندی بەرەیگەل دانیشتانمان لەگەل کرد و سپاسی دەستشیان کرد لەسەر بابەتی هەلویستی دەستە و با پەیامی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ کە وەکو جهتێکی بێلایەن مۆزدەقەتی خۆمان لە دەست نەدا بە بێلایەنی بۆ هەر کەس و لایەنێک لە هەرێمی کوردستان کە بزانین مافی پێشێل بووە دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ هاتوتە سەرخت لەسەر ئەو بابەتە سپاسی دەستەیان کرد دوای دانیشتنەکەمان سکالایان تۆمار کرد نزیکەی 8 خاڵ لە سکالایان بەدەست نووسین و تەوقیعیان کرد کە لەسەر یەکەتی نیشتیمانی کوردستانیان سکالایان تۆمار کرد هەندێک لەو خاڵانە بوو نمونە شێوازی هێرشکردنەکەی سەر لالەزار بوو دەستگیرکردنی سەرۆکەکەی بەرەیگەل کاک لاهۆری شێخ جەنگی و ئەو تیمەی لەگەڵی و خاڵێکی تریش باسی ئەوەیان کردەوە بە سەرۆشینی بەشێک لە ئەو هێزەی دووپشت کە سەر بە لاهۆری شێخ جەنگی بوو ئەوەی تریش باسی کەناڵی زوم ینی خاڵێکی تری سکالەکەیان باسی کەناڵی زومیان کرد کە لە دەست بەرەیگەل نەماوە و یەکەتی تەحەکومی پێدەکات کە لە ناو سکالەکە ئەوهیان نووسیە زۆر شتی ئەو کەناڵیان بە تالان بردویانە مەسەلەی سەروەت و سامانی لاهۆری شێخ جەنگی و ئەوانە یعنی مهم ئەو خاڵانە هەمووی ئەوانەی لە ناو سکالەکەیان نووسی ئەوەی تابعی ئێمە بەدووادا چوونی لەسەر دەکەین و لەگەڵ شوێنی پەیوەندیدار لەسەر خەتە بین و پەیامەکەیان بە ئەمانەت ئەگەینی ئێوە راپۆرتی خۆتان وەکو دەستەی مافی مرۆڤ دەگەین لەکوێ؟ راپۆرت لەگەڵ راپۆرت فەرقە راپۆرت هەیە تابعی شوێنێکی راپۆرتێکی تر تابعی شوێنێکی ترە هەر راپۆرتێکیان هەر کەیسێک تابعی کوێ ڕاستەوخۆ ئەمە تەعامل لەگەلی دەکەین و بۆ ئەو شوێنە دەنێرین. زۆر باشە. ڕۆک چۆن سەردانی شاسوار عەبدوڵاهیتان کرد لە زیندان؟ سەردانی لاهۆری شێخ جەنگیشەکەن لە زیندان؟ وەکو هەرکێکی ئینسانی جا ئەمەی کاک شاسوار لەبەرەوەی کە کەسێکی دیار و سەرۆک حزبێکی ڕنگدانەوەی هەبوو لە بۆکو ڕەفەقیرێکیش ئەو هەمان کردووە کە سەردانی سجن ڕۆژانە تیمی دەستە سەرۆکی دەستە ڕاوێژکارانی دەستە بەشی یاسایی و سکاڵا بەشی بەندیخانە ئەمە سەردانی سجون دەکەین نووسینگەمان هەیە لە زاخ و تاخانەقی ئەو ڕۆژانە ئەو ئەرکەی کە لەسەر شانیانە ئەو شوێنانێک کە چاکسازی هەیەیان گرتن و گواستنەوە هەیە یان سژنی ئاسایش هەیە وەکو ئەرکێکی ئینسانی
ئەمە ئەو ئەرکە جێبەجێ دەکەین ئەوەی کاک شاسواریش لەگەڵ بەڕێ سەرۆکی دەستە سەردانی کاک شاسوارمان کرد لە نزیکەوە چاودێری ڕەوشی ئەومان کرد و ئەوەی پێویست بوو لێوەرمان گرت لە بۆ ئەوەی کاک لاهۆریش هەوڵماندا لە ماوەکانی داهاتوودا سەردانی بکەین. وەڵامیان چی بووە بۆ؟ وەڵامیان تا ئێستا نەبووە لە چونکی بە قەنەعەتی من ئەمە دوو ئەبێ موافقەی دوو شوێن وەربگرن یەک وەکو حزب کە کاک پاوڵە ئەوە خوێندنەوەیە چونکی تا ئێستا بە وازحی بە ئێمەیان نەگوت شاکری حیزب مۆڵەت باتە دەستی مافی مرۆڤ کە نەک مۆڵات بۆ کەی بووە حزب تحکم بە هێرشکردن بدات لە بوو کەسێکی بەرامبەر جا دژە دۆستە دژمنە چییە لە بابەتێکی ناوخۆی جا لەسەر پەیامی جنابی سەرۆکی حکوومەت زۆر باوازحی دەڵێت هێزێکی یەنەکە و کە حکوومەت ئاگای لێ نەبووە کەوا بێبوون نمونە ئەمە بچنەوێ ڕێگە نەدن بەڵام تا ئێستا ڕەفسیان نەکردێ کە ئینسان بۆ خوا بڵێت داوامان کردووە چاڕێ وەڵامیانین و نووسینگەی سلێمانیشمان ڕاست پاردووە کە ڕاستدی هەموو ئەو پیشێلکاریانە بکەن کە لەوێ ڕوویدانە ئەمە تێبینیمان هەبوو لە سەر بابەتی کوژرانی ئەو خاڵکە ڕقمێکیان بڵاو کرد لە ڕۆژ یەکەمەوە ئەگومانمان لەسەر هەبوو بۆیە نووسینگەی سلێمانیمان ڕاست پاردەوە بۆ ئەوەی ڕقمێکی تەواو ئامارێکی تەواومان لە بەردەست بێت بۆ ئەوەی بڵاوی بکەین کە چەند کەس کوژراون ئەوانەیە کە بێسەرۆشینن هەم لە سکالا کەشیان ئاماژەیان بوودا بوو گوتی داوا دەکەین دەستەی سەر بەخۆی مافی مرۆڤ بە دووەداچوونی ئەو خەڵکە بکەێت ئەوانەیە کە بێسەرۆشوێن ئایا کوژراون ئایا لە سژنی ئاسایشن لەکوێنە جا بۆی ئەمە خۆشمان وەکو دەستە چاودێری ئەو ڕەوشە دەکەین و لەسەر خەتین بۆ دیدار و بینینی ئەو خەڵکێک کە پێویستە بیبینین. باشە باسی قوربانەکانی دیکەت کرد جیاوازی باسی قوربانەکانی دیکەت کرد جیاوازی لە ژمارەکان هەیە هەندێک کەس دەڵێت چل کەس لەو ئاڵۆزیانە کوژاون ئێوە چی دەکەن بۆ بەڵگەکردنی ئەماوەت زانێ ئەمە ئەستینات لەسەر ئاماری کەناڵەکانی ڕاگەیاندن ناکەین لەسەر ئەستینات لەسەر قسەی ئەوانەی کە بوو نمونە دەستگاکانی ئەمنیشە تا ئێستا نەمان کردووە ئەبێ دەستە ئەو ئامارە دەقیقە لە ماوەکانی دابێتدا بە تەواوەتی بزانین و ئەعلانی بکەین وازەحە بۆیە لە ڕێگەی کەناڵی بەڕێستانەوە داوا لەو خەڵکە دەکەم کە مناڵیان تا ئێستا بزرن سکالا تومار بکەن ئەگەر سکالاش تومار نەکەن دەتانن ناوی سیانی کوڕەکەی خۆیان بۆمان بنێرن بۆ ئەوەی بە دەستە لای ئێوە سکاڵە تومار لای ئێمە بتیان لە نووسینگەی سلێمانیش بە هیچ کێشانیە پێتەن وایە لە سلێمانی ئەستەنگتان بۆ دروست بکرێ لەم بابەتە هیچ واللهی من نەچوومە ناو ئەوە هەندێک جار چوینە سلێمانی هیچ کێشەمان نەبووە چەند جارێکیش تیمی دەستە چوە ڕێگریش هەبووە ئێستا بڵێ مۆڵە دەبێیان نابێ ئەمە بۆ ئەو کاتەمێنێت کە سەردان بکەین ئەو کاتەزانی باشە پەیامەکەت لەسەر بەریگەل گەشت بە تەواوەتی کۆتا پرسیار حەزەکەم لەسەر کەیسەکەی شاسوار عەبدولواحید بێ بەچی گەشتووە بەڵێ کەیسەکەی شاسوار عەبدولواحید بەچی گەشتووە کاک شاسوار لە ئاخرەکەی تانە لە بڕیاری دادگای داوە چونکی پێشتر بە غیابی حکم درا بوو ماوەی 6 مانگ دوای ئەوە چوویتە دادگا دیسە تەجیل بووە بۆ کاتێکی تر ئەمە چاوەڕێی ئەوەین چونکی کە قسەمان لەگەڵ کاک شاسوار کرد پێشترش لە بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن باسمان کرد گوتی بابەتەکەی من بابەتێکی سیاسیە و دەیانتوانی پێشەوەی حکم لەسەر من بدەن بە هەمان شێوە دەستگیرم بکەن بۆ ئامادەبوونم لە دادگا وازەحە جا ئەمە چاوەڕێینە تیمەکانی ئێمە لە سلێمانی چاودێری دەکەن لە کاتی دادگایی کردن پێمان گوتیە ئەنگۆش لەوێ حاضر ببن جا بزانین ئەنجامەکەی کۆتایی چ دەبێت لە هەموو حاڵەتێک ئەمە پشگیری لە بڕیاری دادگا دەکەی و دەمانەوێت یاسا سەروەر بێت لە وڵاتە بەڵام جیاکاریش نەبێت لە بینی هیچ کەسێک ینی دادگا وەکو خۆی یاسا جێبەجێ بکەن بەڵێ بەڕێز سلێمان موحسین بەڕێوەبەری گشتی پەیوەندیەکان و ڕاگەاندنی دەستی مافی مرۆڤ سواز بامەدەون بەڕێزەکە سلێمان بەخێر بێت سەرچاوات